الإسلام دا فراموش نكراون بداخوا لا يساي دنيا فراموش كراون إما چی کاتی الإسلام لا من دا أمجا شونك من كردوار چی پیایك بتمن بي بي خيني و خلقي بيگانه خزمتي بكا هیچ کاتی إسلام واي نوتوا إسلام الله باوكت اگر كوت تمن باوكت كوت ياندايكت كوت تمن أو كاتا ريز قرتن لما قورترين غزايا و قورترين جيادك تو يارمتي بديان خزمتي بكي خالقي تلوية هاوسو كوتي جوان پیغمبري صلى الله عليه وسلم بمعادي فرمو يعني يكلو السعدي كري معادي فرمو سر قوري انصار كان بو كاتي قومك هاتن شو بلاي قومكاني شو بلاي قومكي دانشتبون وتي هستن رياض لقورقتان بقرن هستن بخيراتني بكن ويا گنجێک ئێمە کۆمەڵێک دانیشتووی لە شوێنە پیاوێکی بەتەمەن هات با بڵێ ڕەحمەتان لێ بێ هەڵمەستن تۆ هەستە با ڕەحمەت لە خۆی بێ و ڕەحمەت لە تۆش بێ هەستە خوا شەرم لە ڕیشتپێکەیەکا تۆ چۆن شەرمی لێ ناکەی خوا فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەهلی دۆزەق بێ خوا عەذابی نادا لەبەر ڕیشتپێکەی هەستە ڕێزی لێ بگرە کام شوێن باشە لێ داینە لە سیارە سوار دەبی پیاوێکی بەتەمەن دێ بەردەمی بۆ چۆڵکە بە کەسێکی عادی دامەنە فەرمووی لێ بکە باشترین شوێن کوێ باو دانیشێ قەینا باجێی سەغڵەت بێ سیرەی یەکەم مەجالیسەکانمان کۆڕەکانمان جەلسەکانمان پیاوە بەتەمەنەکان بابێتە پێش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە غەزادا غەیری غەزا نەبێ گەنجەکانی خستە پێش بەڵام لە غەزادا ئەی فەرمووە پیاوە بەتەمەنەکان ئەویت ئێمە چین بۆ غەزا ئێمە بە دوعای ئێوە سەر دەکەوین وریابن دوعامان بۆ بکەن لە فکرمان مەکەن لە ڕیزەکانی نوێژدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی تەماشایەکرد بەڕاست و چەپدا هەر منداڵێ لە پێش بووەویت بچۆ دواوە با پیاوێکی بەتەمەن بێتە پێشەوە هەر گەنجێ لە پێش بوایە پیاوێکی بەتەمەن بێتە پێشەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوا فێری کردین ئاوا فێری کردوین ئەگەر ئێمە لەسەر ڕێبازە بچین ئەگەر وا فێبین لە مەجالیسەکاندا نابێ ئێمەی گەنج بچینە پێشەوە بەداخەوە بەعزەجان لە کۆڕەکانە بینی ئەچی بۆ کۆڕێک گەنجێک لە بەردەمەوە دانیشتەوە خۆشی بادا لەسەر کورسەکەی جێگایە و نییە ڕێگایە و نییە بەتەمەن لەوەی ئەم پیاوە بەتەمەنە دوو تەمەن و سێ تەمەنی ئەمی هەبێ بەعزەجار مامۆستایەکی ئاینی دەچێبێ لە پێنجەم سیەوە شەشەم سیەوە دانیشە بە مێزێرەکی سپیەوە ئەمانە جوان نییە ئەم ئاکارانە بەڕاستی جوان نییە بەڵکو عەکسەکەی جوانترە و چاکتر و باشترە خاڵێکی ترەوەیە